لە سلێمانی و هاتمماوی چەند 5 ڕۆژە لێرم و ئێستا هەسێکی زۆر خۆشمێ کە لە پێشوازی خوشکوبراگانم لە باشوور لە ڕۆژهڵاتەوە گەشتنوتە لامان ئەمە هێزی پشتیوانێکی زۆر باشە بۆ ئێمە. ئەم نێوانێ دەلالی گژور هاتنە حەیابر سەر سەرێمە و سەر چاوێمە ji bo axawala ji bo şeref û namûsê hatine. کۆمەڵێک گەنج لە باشووری کوردستانەوە لە شارەکانی کەلار و کەرکووکەوە ڕویان کردووەتە ڕۆژاوای کوردستان و هاتوونەتە حەسەکە لەلایەن خەڵکی حەسەکەوە پێشوازیەکی گەرمیان بە ئاڵای کوردستانەوە لێکرا ئەوان دەڵێن هاتوین بۆ بەرگریکردن لە براوخشکەکانمان لە ڕۆژاوای کوردستان یەکێک لەو گەنجانە سڵاوت لێ بێت. زۆر سپاس دەکەم سڵاو جەنابیشتان. هاتووی بۆ ئێرە؟ من لە سلێمانی و هاتمماوی چەند 5 ڕۆژە لێرم و ئێستا هەسێکی زۆر خۆشمێ کە لە پێشوازی خوشکوبراگانم لە باشوور لە ڕۆژهڵاتەوە گەشتنوتە لامان ئەمە هێزی پشتیوانێکی زۆر باشە بۆ ئێمە و من هەستێکی زۆر خۆشمێ کەوان گەشتونەتە ئێرە. زۆر 5 ڕۆژە لێرم بەرە. بەڵێ هەر چەکم هەڵگرت یەکەم ڕۆژ زۆر مرتاحم زۆر مرتاحم کە چەکم هەڵگرتووە ئەزانم چی بکەم چونکە لە باشوور بووم ئەو ماوەی کە کورد لێرە تعدای لێکرا خاکی دەرەکرا کچەکانی تعدای لێکرا و کاتە زۆر بێتاقەت بووم زۆر بێتاقەت بووم. لە ماوەی ئەم 5 ڕۆژە گەنجی باشوور زۆر هاتوونەتە ئێرە؟ بەڵێ گەنجی باشوور ڕۆژهەڵات باکوور لە هەموو شار وڵاتێک هاتووە بەسی باشوورەکان زۆر هاتوون و ئێستا حالیان لەم شارەیە زۆر باشووری لێ بەسترەوەیە هەمیان بەشکراون بەسەر محوەرەکانە هەرێک و بە پێویست بەشکراون بەسەر محوەرەکانە. دەست خۆش بە سپاس دەکەم. ئەوەی کە دەیبینن یەکێکە لەو گەنجانەی کە لە شاری سلێمانیەوە هاتووەتە حەسەکە چەکیشی هەڵگرتووە دەڵێت ژمارەمان زۆرە لێرە بەرگری دەکەین ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەمە بەشێکی زۆری خەڵکی حەسەکەیە پێشوازیان لەو گەنجانە کردووە کە لە کەرکووک و کەلار و لە سلێمانیەوە هاتوونەتە ئێرە بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا بۆ خەڵکی حەسەکە ژمارەیەکی زۆر ژن کچ دەبینیت. سڵاو سەرچاوێ برات ئەم نێوانێ دەلالی گژور هاتنە حەیابر سەر سەرێمە و سەر چاوێمە ji bo axawala ji bo şeref û namûsê hatine. Walla morala me bû hezar ma ez ê çi bêjim layê min heta ji me bê em êlber xwe bidin ez qurbana ew xelhudûda sîrona xistin ji bo şeref û namûsê hatin hew ma çi ma em xwe destê hev bigirin em destê şervanê xwe bigirin em pişta şervanê xwe bin hawirdora me dijminê me yê dijminê Kurdayê hawirdora me gem kêrî xwe neyê kes kêrî me nayê ez morala me bi şervanê me xurtin morala me bi her çarparçeyê Kurdistanê morala me bi serokê me xurtin ez qurbana seroka serok Mesûd slavê min ji vir heya wê de jê renin slavê min ji bavir renin ji dî çirvan renin ez qurbana çavê mezlûm ebdê bim gulo serê me dane xist bile em pir kêf xweşin gîro roj bera çi dibera her çarparçeyê Kurdistanê bû yek ev hêjayî malê dinyayê dev dî bine giş bihevre birihekî gelek spas ئەوەی دەیبینن یعنی ئەوە ژنێکی حەسەکەیە کە داوای یەکریزی دەکات و دەڵێت مۆراڵمان هێندە بەرزە بە هیچ شتێک ناکەوین. ئەمە ناوەندی شاری حەسەکەیە بە ئاڵای کوردستانەوە پێشوازی لەو گەنجانە کراکە ڕویان کردووەتە ئێرە. ئەوە چی قسەیەک واللهی سەرکەوتن بۆ هەموویان تەواو. لەکوێوە هاتووە؟ لە فینلەندا هاتم والله. یەکیتیا گەلێ کورد بێژی یەکیتیا گەلێ کورد یەکن ئەم گەلێ کورد یەکن. You know